دەچینە لای پامێرمان شاخەوان محەممەد لە کەلارەوە بابەتێکەیە کە گەڕانەوەی پسوڵەی کارەبا لە گەرمیان بە تایبەتی لە ناوچەی پیشەسازی کەلار نیگەرانی لای پیشەوەران دروست کردووان دەڵێن ئەو بڕەپارەی کە کارەبا بۆیان دێتەوە زۆرە بە بەراورد بەوەی کە بەکاری دەهێنن. بزانین شاخەوان لەوێ لەگەڵ چیا قسە دەکا و زانیاریمان بۆ دەگوازێتەوە. شاخەوان سڵاو لێبێ و ئەم کاتت باش. بەڵێ ڕنج بەیانی باش دیارە بابەتی گەڕانەوەی پسوڵەی کارەبا بۆ ناوچەی پیشەسازی ئەمە بابەتێکە کە پیشەوەرانی نیگەران کردووە، ینی ئەوەی کە پیشەوەران باسی دەکەن ینی بە جۆرێک وا لێ هاتووە چەندین پیشەوەر وازی لە پیشەکەی هێناوچکە پارەیەکی زۆری بۆ هاتوۆتەوە و ئەمە شوای کردووە ئەنی بەراوردی ئەو پارەی کە بۆ لە بەرامبەر داهاتی ڕۆژانەی ینی چەند قات بەرز بووتەوە و ئەمە شێکێکە لەو بابەتانەی کە ماوەی چەند ڕۆژێکە پیشەوەران ینی هەم بەدەستیەوە دەناڵێنن و هەم شەکوا و داواکاریان بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆی بە دوواداچوونێکی خێرا بۆ ئەم بابەتە بکەن و چکە ناکرێت ناوچەیەکی پیشەسازی کە وەک باس دەکرێت کە ئەم ڕنج لە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز سەرۆکی کۆمەڵی پیشەوەران و کاسبکارانی گەرمیان کە چەند ئامارێک دەخەینە ڕوو ئەو ئامارانە هەم ئاماری دڵخۆشکردن بەڵام لە هەمان کاتە ئەو بربەست و ڕێگریانەی کە لە پێوەری زیرەک بۆیان هاتوتۆ ینی نیگەرانی دروست کردووە. من لەگەڵ کامیل کاکخان سەرۆکی کۆمەڵی پیشەوەران و کاسبکارانی لقی گەرمیان گفتوگۆ لەو بابەتە دەکەین. کاکامیل بەیانی با زۆر سپاس کە ئامادە بووی لە بەرنامەی بەیانی کورسات نیوز. کاکامیل پێم بڵێ پێوەری زیرەک و هاتنەوەی ئەو پسوڵەی پارە تا چەند ینی لەوە دەست پێکەین گرفتەکانی بۆ پیشەوەران دروست کردو ینی گرفتەکان لە کوێن ئێوە کە بە دوواداچوونتان کردو و گوێتان لە پیشەوەران گرتووە. پێوەری زیرەک و دیارە ئەم جارە کە پارە هاتوۆتەوە خۆی کێشەکە لە سێ شتا خۆی بینێتەوە. یەکەمیان پارەی کارەباکەی بۆ ئێمە بۆ ناوچە پیشەسازیەکان زۆر گرانە. ئەنی مەسەڵەن ئێمە باسمان کردووە لە بەرنامەکانی پێشوو بۆ ماڵان بە 18 دینار حسابەکرێ حکومەت تا 450 وحدەی کارەبا، بەڵام بۆ ئێمە و ناوچە پیشەسازیەکان گشت وحدەیەک بە 150 تا 156 دینار تا 157 دینار بۆ ئێمە حسابیەکە. ئەمە خۆی بۆ خۆی چەند بەرامبەرێکە بەرامبەر خەڵک ینی تۆ خەڵکێکی کاسب ئەگەر بێتە لای ئەوەی کە ئەو پارەیە دانراوە احتیمال هەیە لەبەروی ناوچە پیشەسازیەکان کارەباکەی نابڕێت، ینی تۆ ئەگەر گڵۆبێکیش داگرسێنی گڵۆبێک لە ماڵان بە 18 دینار وحدە سەرف کات تۆ 156 دینار سەرفەکە لەسەرت لە مانگێکا چەند هێندە ئەبێتەوە، ینی کە چەند هێندە ئەبێتەوە دیارە ئەم خۆی بۆ خۆی تەسیرێکی زۆر گەورەی هەیە کە پیشەوەران ئەو پارەیان پێ نەدرێ، ینی ئەمە جارێک کێشە سەرێکەکە کێشەی یەکەم نرخەکە زۆر گرانە. دووهەمیان ئێمە ئەم پێوەرە زیرەکە دانراوە گومانی تاوامان لە پێوەرەکەیە، گومانی تاوامان لە پێوەرە بپرسم بۆ ئەو گومانە چیەکە؟ ئەو گومانە ئێمە بەراوردمان کردووە کاخوان بەراوردمان کردووە دوکانێک بە تەنیشت دوکانێکەوە کێ ئیشی زۆرە کێ ئیشی کەمە، ئەوەی وا ئیشی زۆرە پارەی کەم بۆ دێتەوە، ئەوەی وا ئیشی کەمە پارەی زۆری بۆ دێتەوە، یا ئەو دوکانەی کە داخراوە سەرەکەی دوکانی وامان هەیە داخراوە ئیشی تیان ناکرێت، یا دوو گڵۆبی تایە مەبلەغەکە هاتووە مەبلەغێکی زۆر نامعقولە، ینی بۆ نمونەیەکت بۆ دێنمەوە. ئێمە وەستایەکمان هەیە ئەم وەستایەکی باشە دوکانەکەی قەرەباڵقە ئیشی زۆرە بە تێکێکە لە تەنەکچە بەناوبانگەکانی کەلار دوکانێکی هەیە ئیشی تاکەن، ئەو دوکانەی کە ئیشی تاکەن 450 دینار کارەبای واتۆتەوە باشە، ئەمە شتێکی معقولە. دوکانێکی گرتووە بەمانی 200,000 لەبەرەوەی پیاوێکی بەناوبانگە خەڵکە چێ بۆ لای دانیشت تاخمێ قەنەفەی تیاداناوە ئۆفیسەکە کردوێتی 4 گڵۆبی تایە ئەم ئۆفیسەیە 790,000 دیناری واتۆتەوە، یعنی دوکانەکە کە کاری تیاکە 450,000 باتەوە، ئۆفیسەکەی کە شوێنی دانیشتێتی 790,000 دیناری باتەوە. ئەمەیە گومانەکانی لای ئێمە دروست کردووە بۆ پێوەرەکە کە پێوەرەکە بە شێوەیەکی باشی کار ناکات. کامیل دوێنێ بەڕێبەری گشتی کارەبای گەرمیان هاوپێچی نووسراوێکی ئەوەی ئاراستەی وەزارەتی کارەبا کردووە. پێتان وایە ینی ئەم فشارانەیەوە ئەم بەدەمەوە چوونانە کاریگەری لەسەر ڕەوینەوەی ئەو گرفتانەیەوە بێ لە ناوچە پیشەسازی؟ والله ئێمە هەموو ڕێگەی یاسایەکانە گرینە بەر چکە بە حقت ئێمە داواکاریەکەمان داواکاریەکی خۆمان و داواکاریەکی بە داواکاریەکی عەدالەت ێزانین بە داواکاریەکی ێزانین بۆ مەسلحەتی خەڵکەکەمان بێ و حکومەت ئەبێ یەکێک بێ لەوانەیە کەوا دەعمی هەلی کار بکات لە وڵاتە، چکە ئەگەر بێت و حکومەت دەعمی هەلی کار نەکات لە وڵات و ئاوا داواکاریەکانی وابێ هەلی کار نامێنێ ئەڕوخێ، یعنی ناوچەی پیشەسازی کەلارێکی کە لە ناوچە پیشەسازی گەورەکانی کوردستان تۆ دێ بەم پارەیە من ئێستا بە بەڵگەوە بۆتان نەسلمێنەوە تا ئەم دەقەیە ئەزانم بە زۆر هین نەکەین 8
پیشەوەرمان وازی لە کارێنەوە لەبەر پارەی کارەبا و پارەی دوکانەکەی کرێ ناتوانێت بۆی بدرێت هەنی ئەمانە خۆی بۆ خۆی کێشەیەکە ئەگەر حکوومەت چارەسەری نەکە ئەگەر ئێمە داوامان کردووە لە بەڕێوەبەرایەتی کارەبا ئەو داواکاریمان بەرز کاتەوە بۆ وەزارەتی کارەباکەوە ئێمە ناڕازین بەم نرخە ئێمە ناڕازین نرخەکە ئەبێت دەستکاری بکرێت کامیل ینی هاتنەوەی پسوڵەی پارەکە ینی ژمارەکە کەمنە و پیشەوەرانەیە بەشی زۆری پیشەوەران بەم شێوە ینی گرفتاری ئەم بابەتەن کە ئێوە باسی ینی کاک شاخەوان ئێمە تقریبان ئەتوانم بڵێم ئەوەی ئیشتراکی کارەبای هەبێت لە ناوچەی پیشەسازی کەلار نزیکەی 1600 مشتێکمان هەیە لە ناوچەی پیشەسازی کەلار ئیشتراکیانێ لە داری کارەبای کەلارە لەم 1600 گومانەکەم 100 کەسی ڕازی نەبێ ینی نسبەکە ئەوە نییە مەسەلەن بڵێم نسبەیەکی کەم ئەم پارەی بۆ هاتۆ ئێمەی نەکەین ینی تۆ 100 کەس احتیمالی ئەم 100 کەسەمان ڕازی بێ 1300 ناڕازی 1300 پارەکەی زۆر بۆ هاتۆ ینی نسبەکە زۆر بەرزە بۆ ئەوە هاتوینەتە ئاوا هاوەرمانی هەڵساوە کا کامیل پێتان وایە ئەم بابەتە تا چەند کاریگەری لەسەر کاری پیشەوەران لە ناوچە پیشەسازی دروستەکە کاک شاخەوان ئەزانی خەڵک ئەمڕۆ چینی زۆرە یعنی مەسەلەن بۆ نمونە خۆمان ئەزانین بێکاریەکە ئەوە نییە بڵێن ئێمە 100 کەوتینێتە بێکاریوە بەڵام ئەمڕۆ ئەو کەسابەتێکەوە لە ناوچەی پیشەسازی کەلارێ بۆ خەڵکی کاسبکاری ئێمە بە حەقیقەت احتیمال هەیە ئەگە زەریبە بێ و کرێ بێ و زەمان بێ و کارەبا بێ بەم شێوانە ینی نامێنێ من تەسەورەکەم خەڵک زۆر بەی زۆری احتیمال هەیە ئیشی تر دۆزێتەوە یا بچنە شارەکانی تر لە کەلار نامێنن کا کامیل چەند پیشەوەرمان هەیە ئێمە لە ناوچەی پیشەسازی کە ڕۆژانە کار دەکەن نزیکەی 4000 پیشەوەرمان هەیە کارەکە لە ناوچەی پیشەسازی کەلار هەمووانە دانیشتوی کەلارن یا ناوچەکانی دنە ناتون ئێمە کەلار خۆی بۆ خۆی یەکێکە لە ناوچەکان کەوا نزیکە لە سنوورەکانی خوارەوە بە تایبەتی لە دوای 2023 و لە دوای ڕوخانی ڕژێمی باسەوە ئەو خەڵکانی کەوا لە زۆربەی زۆری لە دەرەوەی هەرێم بوون ئەتوانم بڵێم ئەو خەڵکانە لە 180 هاتنە کەلار دانیشتن ینی خۆی ئەوە هەم کەلاری تەزەخم کرد و هەم ناوچەی پیشەسازی دەتوانم بێژم ئێمە یەکێک بووین لەوانەی کە مستەفید بووین لەو خبرێکەوە لە دەرەوەی هەرێم بوو هەمویان هاتنەوە هەرێم بە تایبەتی زیاتر جێگر بوون لە کەلارە ئێستا هەمویان لە کەلارە کامیل مەبەستمە هەر لە چوارچەوەی پرسیارەکانە ئایا هاتنەوەی ئەو بڕەپارانەی کە ئێوە باسیەکەن کە پارەیەکی زۆرە کاریگەری لەسەر کرێی حەقدەسی مەسەرەن من کەس شۆفێرێکم بێمە ناوچی پیشەسازی سیارەکەم چاکەمەوە ئەو پیشەوەرانەی کە بەم شێوازە پارەیان بواتەوە ئایا کرێی کارکردن زیادەکەن لەسەر خەڵک من نمونەیەکت بێنمەوەیە کە لە نمونونەکان مەسەلەن تۆ هاوڵاتیەکی کە دێتە لای ناوچەی پیشەسازی کارێک دەبێ ئەگەر ئەو ئیشی کارەبا بۆ جاران بە نیم سەعات بکرایە 25,000 دینار لێ بسندای ئێستا ئەبێ 50,000 دینارت لێوەرگێ ڕنگدانەوەی لەسەر خەڵکی سە چکە تۆ دایمە نسبە تەناسوبە ئەگە تۆ ئەم لا بەرزبێ ئەنی من معقول نییە کابرا زەرەر بکە ئەبێ قازان چکە قازانجەکەشی لە تۆ دەستێن کا کامیل لەم 4000 پیشەوەرە پێت وایە ینی داهاتی ساڵانەیە ئەم ناوچە پیشەسازیە کاتە چەند ینی ئەگەر بەم شێوازە بێ ینی حکوومەت ینی بەو هاتنەوەی ئەو بڕەپارەیە پێتا وایە ڕنگدانەوەکی خراپ لەسەر کار و کەسابەتی پیشەوەران دروست دەکات ینی ئەم داهاتەی کە پێش بەرنامەکە من و تۆ گفتوگویەکمان کرد کە باسی مەبلەغێک پارەت کرد کە داهاتی ساڵانەی ناوچە پیشەسازی کەلارە زانی ئێمە وەکو داهات ناتوانین دیاری بکەین بەڵام لە هەموو وڵاتێک کۆمەڵی خەڵکی بوارنە ینی ئابووری ناسێ ئەچن لە شوێنێکە لەوێ تەقیمێکەکەن چەند وەبەرهێنانەکرێت لەو ناوچەیە لەو چەند وەبەرهێنانەکرێت لەو جێگای دەسەکرێت ئێمە تەسەورەکەین وەبەرهێنانی ناوچەی پیشەسازی کەلار و ئەو سەرمایی کەلەوە لە ناوچەی پیشەسازی کەلارە 800 میلیۆن تا ملیارێک هەبێ خەڵک وەبەرهێنانی پێکا و ئیشی پێکا لە ناوچەی پیشەسازی کەلار ئەمڕۆ یەکێکە لە ناوچە پیشەسازی گەورەکان یەکێکە لە ناوچە پیشەسازی گەورەکان کەوە ینی کاتی خۆی ناوچەی پیشەسازی هەبوو لە هەولێر کەرکووک دوای ئەوە کەلار بوو بەڵام ئێستا کەرکووک ئەتوانین بەداخەوە بڵێن دوورکەوتۆتە ئێمە لە کوردستانە کەلار دوو هەم ناوچە پیشەسازی یەکێکە لە ناوچە پیشەسازی گەورانەی کەوە ئەتوانم بڵێم عامود فەخەریس منتیقەکەیە بۆ لە ڕووی وەبەرهێنان زۆر سپاس بۆ کامیل کاکەخان سەرۆکی لەقی گەرمیانی کۆمەڵی پیشەوەران و کاسبکارانی هەرێمی کوردستان بەڵێ ڕەنج دیارە ئەو بابەتەی کە ڕۆ باس کرا ئەمە خەمی پیشەوەران و خواست و داواکاری پیشەوەرانە چکە بە پێی داتاکان ناوچە پیشەسازی کەلار دووەمین ناوچە پیشەسازی هەرێمی کوردستانە و داهاتی ئەم پیشەسازیە ساڵانە یعنی ئەو وەبەرکاری وەبەرهێنانی کە لە ناوچە پیشەسازی کەلار دەکرێت ینی پارەیەکی خەیاڵی زۆر گەورەیە و داهاتێکی زۆر
دەخاتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە بەڵام ئەم جۆرە گرفتانە وای کردووە کە وەک کامیل کاخەخان باسی کرد کە ڕنگدانەوەی خراپی لەسەر کار و کەسابەتی پیشەوەران دروست کردووە ئەوان داواکارن حکوومەت بە شێوەیەکی جدی بێتە سەر هێڵ بۆ ئەوی بتوانرێ ئەو بڕەپارە زۆرەی کە لە پێوەری زیرەک بۆ پیشەوەران هاتوتەوە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. بەڵێ شاخەوان زۆر سپاس دەکەین بۆی کە ئەو زانیاریانت بە بینەرانی بانی کورسان نیوز ڕاگەیان و سپاس بۆ میوانەکەشت.